بریتانیا دوو وڵاتیان رووسی ڕەسلان بۆشیرۆف و ئەلەکزاندەر بیترۆف هاتن تاوانبارکردن بە ژەهریکردنا جاسووسێکی بەرەی رووسی و کەچاوی لە مەهاسێ ئادارێ لە لەندەنێ. ژاپۆن کاربدەست دەبێژن 11 کەس مرن و بە سەدان کەسێندی بریندار بوون دە باڕۆڤا چێبیدا. باڕۆڤە ببوو سەدەمی ڕاگرتنا فرینان و گرتنا ڕێکان. پاکستان وەزیری دەربەی ئەمریکی مایک پۆمپیۆ دەگەڵ ڕێبەرن نو هەڵبژارتیان پاکستانê li Îslamabadê civiya bo bihêzkirina têkeliyên dualî. Kuryaya Başûr Casûsê berê yê bi nav vê Black Venus pêdaçûnê bi ser civînên xwe bi rêberê berê yê Kuryaya Bakur re dike di hewlekê de bi destxistina pitir zanyariyan sebaret bernama navbokiya Kurî. Hindistan lehî li piraniya Bakurê welatê radibin ji encamê berdewamiya baranê li çend rojên derbas bûn.